خۆشەویستانی کورسان نیو سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بە یەکەوەم شەو بەرنامەی ڕەهەنتان لەسەر بێکارەبایی پێشکەشە. بڕیار بوو سیستەمی زیرەک و پریپەید و کۆمەڵێک گۆڕانکاری تر و بڕینی کارەبای نایاسایی ڕەوشی کارەبا باشتر بکات. بەڵام شەتداونی گشتیش بوو بە وشەیەکی تر کە هات لە 48 کاتژمێری ڕابردوودا هاتە ناو خەڵک کە عام کارەبا کوژاوەتەوە. ئەرێ ئەوە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە، ناتوانێت کارەبا بەرهەم بهێنێت، پەیوەندی بە هێڵەکانی گواستنەوە هەیە و زۆر جارۆکەوترێت لە ڕێگا بەشێکی لێ بەفیڕۆچێ، پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە، خۆ هاوڵاتی بە هەموو شتێ ڕازی بوو بە سیستەمی زیرەکەوە، بە پریپەیدەوە، بە نازانم کارتەوە، بە هەموو ئەوانە بە گرانکردنی نرخەکانەوە لەسەر کارگە و هاوڵاتیان و ستیەکان. ئەی بۆ کارەبا هەر باش نابێت. کارەبا بەچێ ئەفرۆشن، بۆچی ئەیفرۆشن کە ناتواندرێت لە ناوخۆدا تۆ کارەبات نەبێت. لە 48 بۆ 72 کاتژمێری ڕابردوو گەرمترین باس بێکارەبایی بووە، لەبەرەوەی لە هەر مەجلیسێک دانیشتبی 3,000-4,000 شەتداونی کردووە، یعنی کوژاهۆتەوە. ئێمە لەگەڵ بەڕێز عەلی حەمەساڵح ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان گفتوگۆ ئەکەین، دواتریش لە ڕێگەی تۆڕی پامنێرانمانەوە بابەتەکە ورترەکەینەوە. سەرەتا بە سوپاسێکی زۆرەوە ئەچینە لای بەڕێز عەلی حەمەساڵح ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە بەڕێز کاک حاجی عەلی لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک حاجی سڵاو لێبێم، کاتت باش. ئەمەوێ لەگەڵ جەنابتان شەو ورد باسی کارەبا بکەین، بۆ کارەبا بەو هەموو ڕێکارانەی کە پێشتر گیرایە بەر، بەڵام ئەمە حاڵیەتی و بۆچی بەوە گەیشتون. ببوورە نفەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان، سپاس بۆ جەناب. طبعا من آخر داتایم ئێوارەی کارەبات پێڵێم کە چەندێکە ئەوە پێداویستی چەندێکە. بۆ نمونە ئەم ئێوارە سلێمانی واتە سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین 612 مێگاوات کارەبای هەبووە لە کاتێکە خۆی 1614 پێویستە. باشە جگەلەوەی لەم 612 نزیکەی 180 مێگاواتی بۆ کارەبای بەردەوامەڕوە بۆ شوێنانی کە 24 ساعتین. هەولێر 782 مێگاوات، دهۆک 352 مێگاوات، گەرمیان 54 و 811 مێگاواتیش فرۆشراوە بە مووسڵ و کەرکووک. بە دڵنیاییەوە بەم بڕەکەمەی بەرهەم وەکووتم بۆ نمونە بڕی 24 ساعتی هەندێک شوێنیشم باس کرد، ناتوانێت کارەبا بدرێ بە خەڵک لە کاتێکا بۆ نمونە ئەو کارەبایی کە ئەفرۆشێ بە مووسڵ و کەرکووک نزیکەی 200 مێگاواتی لە سنووری سلێمانی زیاترە. یعنی ئەمە نەتیجەی کەڵەکەبوونە، ئەمە ڕووداوێ نیە ئەمڕۆ ڕوویدابێت دوێنێ ڕوویدابێت، کەڵەکە بووە، ئیشی پێویست لەسەر بەرەمهێنانی کارەبا نەکراوە. ئەم بڕە تەبعەن لێچوونیشی هەیە، لێچوونیشی هەیە، ینی هەمووی بە تەواتی ناگا بە خەڵک. لە نەتیجا خەڵک لای گرنگ نییە چەند مێگایە 800 کارەبایەوێ و نیەتی، یعنی موچەیەوێ و نیەتی، خەدەماتێوێ و نیەتی، لە کاتێکە هیچ موئەسسەسەیەکی شەرعی نەماوە لە هەرێمی کوردستانە، نە پەرلەمان نە ئەنجومەنی محافەزە، هیچ دامەزراوەیەک. یعنی لێرەوە ئەبینی حکوومەتی هەرێم یا بڵێن سەرۆکایەتی حکوومەت نە شەرعێتی قانونیان ماوە نە شەرعێتی واقعیان ماوە، یعنی شەرعێتی قانونیان نەماوە. لە واقعیشا تۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەوە ناتوان کارەبا دابینکەن، ناتوانن موچە دابینکەن. بۆچی حکومڕانن؟ بۆ ئەوەی لە مەرزەکان کۆمپانیا دانرێ و پارە لە خەڵک وەرگێ، بۆ ئەوەی زەویە نایابەکانی شار ببرێ، بۆ ئەوەی ژمارەیەک خەڵک بکرێن بە خاوەنی ملیۆنان دۆلار. یعنی بەداخەوە یعنی قسەیان نییە لەسەر ئەم باشە، هیچ کارێکیان نییە. ئەو کارەبایە کە ئەو شەتداونەی کە وتیان عام بوو، هەموو مەسەلەن محافەزێک 3 ساعتی هەبوو، تر 4 هەبوو، تر 5 هەبوو لە 24 کاتژمێرە. ئەم شەتداونە بەپێی زانیاریەکانی بەڕێستان بەهۆی چیەوە بوو؟ بەهۆی خەلەلەوە بوو یان مشکلەیەک هەبوو لە ژێرەوە؟ من ڕاستە خولی پێشوو سەرۆکی لیژنەی وزە بووم، واتە کارەبا لە لیژە، بەڵام من قسە لەسەر ئەندازیاری کارەبا ناکەم، قسە لەسەر سیاسەتەکە یەکەم. زەخت زۆرە لەسەر تۆڕەکانی کارەبا، خوا زۆرە، بەرهەم کەمە،
بەرەمەر خۆی کەم بۆتەوە ئەو بڕێی ئەدرێ بە کەرکک و مووسلیش من دژی ینی با خەڵکی کەرکک لی نەکەن ئێمەمانان دژی ئەوەین کەرکک کارەبایە بێ حەزەکەن کەرکک کارەباکی زۆر باشی هەبێ بەڵام ینی ئەبێ ڕچاوی دۆخەکەش بکرێ بەڕاستی بە 3 سعات 4 سعات کارەبای ڕیسی لەم دۆخات طبعاً هەتا کارەبای ڕیسی کەمتر بێ نرخی مۆلیدە لەسەر هاوڵاتی گرانە بێ فەرموو بێموچەیە کرێی مۆلیدە بدە کرێکانی تر بدە ینی بەڕاستی دۆخێکی خراپە بۆ خەڵک. کاک عەلی باسیەوە کرێکە ئەو کارەبایی ئەفرۆشرێ لەبەرەوەی پارەکەی بە کاش وەرەگیرێ لە مەصرفی کارەبای هەرێمی کوردستان سەرفەکرێتەوە ئەمە یان بەدیوێتترەوە پرسیار کەم کە ئەمە حکوومەت ئەیفرۆشرێ حکوومەت ئەیفرۆشێ یاخود کەرتی تایبەتە کارەباکە فرۆشێ کاک عەلی بەم شێوەی خوارەوەیە ئەوە نییە حکوومەت لە مەسۆفی کارەبا سەرفیکە تەنانەت ئەو کارەبای لە هاوڵاتیانی شوەرەگرێ بۆ نمونە داهاتی ماگانەی کارەبانی نزیکەی 6 ملیار دینارە ئەم 6 ملیارش ناخرێتە پرۆسی بەرەمێنانی کارەباوە بۆ نمونە بڕۆ لە بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی پرسە لە 100 پێدرێتەوە واتە حکوومەت وەکو چۆن مامەڵە لەگەڵ گومرگ و باج و ئەوانەیەکە ئەوە مامەڵە لەگەڵ کارەباکە واتە پارەی کارەبا داهات نییە بۆ دەوڵەت خەدەماتە حکوومەت پارەی کۆمپانیەکانی بەرەمێنانی کارەبا نادا بۆ نمە گرێبەستیە لەگەڵ کۆمپانیای ماسا کۆمپانیای ماسی کاک ئەحمەد ئیسماعیلە پارەی نزیکە 8 ملیار دۆلار قەرزارە پارەی نەداوە 8 ملیار زۆرە ها زۆرە پارە نادام و کاتێک کە پارەی کۆمپانیەکان نادا و توێتی باشە لە بری ئەوە کارەبا بفرۆشێ بە ناوچەکانی تری عێراق چکە کۆمپانیەکان بۆ نمونەڵەن کە پارەمان نەدەیتێ ئێمە سیانە ناکەین واحدەکانە گوژێتەوە کە واحدەکان گوژاو کاتە هیچ نامێنێ لە باشە تۆ بیفرۆشە بە ئەمە شکستی حکومڕانیە تۆ بیفرۆشە بە عێراق بەو پارەی لە عێراق وەرەگری ئەوەی عێراقەوەی ئێمەش ئیش پێ بکە ئەمە بەشێکی تری کە من ئاگادارم نزیکەی 150 ملیۆن دۆلار پارەی دانەخاز قەرزارن نایدەن طبعاً دانەخاز پارەیەوێ ئەیانەوێ کارەبا بفرۆشن بەو کارەبا بێن پارەی دانەخازدە سەری ئەم کەڵەکە بڵێ نوشکە کەڵەکەم ئەمە ناکرێ ینی ئەمە ناکرێ هیچ دەبێت پارەی کارەباکە خۆی خەرجکەرەوە بۆ بەرەمێنانی کارەبا بۆ داهاتی کارەبا تۆ کە پارەی کارەباکەی بە داهاتی کۆتایی نەتیجەی ئەمە ڕوەدا بەڵام ینی خەڵک لە نەتیجە کارەبایەوێ و نیەتی و خەڵک مقارنەیەکە ینی خەڵک حەقیان دێ تەفاسیل نییە پرسیاری مووسڵک حقاکە ئەڵێ هەولێر و مووسڵ سعات و شتێکی بینە لە مووسڵ 21 سعات کارەبا هەبێ و لە هەولێر 4 سعات کارەبا هەبێ لە هەولێرەوە کارەبا بەرهەم دێ ئەڕوا بۆ مووسڵ بەڵام هەولێر خۆی نیەتی ئیتر خەڵک نایە پرسیاری وردەکاری و ڕقمکە ئەمە ئیشی حکومڕانەکانە ئەم گرفتانەی خەڵک چارەسەرکەن بەڵام بەداخەوە کۆی بینی باکیان پێی نییەانی بەرپرسانی باڵای ئەم وڵاتە این تۆ سێکە گریمان بەغا دوو بانگی تر پارەی نەدا ئەمان چیەکەن هیچ کارە باش وەڵای نامێنێ ئەی دیوە حکومڕانی چین دوای 30 ساڵیانی باش زۆر باشە کاک عەلی لە ڕێگەی پامنێرەکانمان بە ڕێی کۆمەڵی هاوڵاتی وەربگری لەگەڵمان بمێنیتەوە ئەچمە جۆک لای پامنێرمان هاوار سڵاوت لێ بێدەم باش لە دهۆک کاتژمێرەکانی پێدانی کارەبا چۆنە لە چلوەش کاتژمێری ڕابردوودا بله زانا سپاس بده پراستیجی وان 48 دمجمێرە دا gelek kare prangeke xirab demjimêrên kare bê gelek yetkin bûn. Heta ku şivêdî demjimêr duî şevê dihok hemî rengekî ve tarî bû an ku nekare bi amma ne jiya malî da. Ev rûke da em me dîvçûnek bû vî babetî kirt nav xelkî da. Pirastî jî xelkî gelek gazin dedkirin. Heta wî radê jî kesekê dan Emir evî rengî ev axeftine got gotî gunneha min distoya hikûmeta Herêma Kurdistanê de çunku ev rûke min bi avatazî desrê vedayî da ku biçim nivêje eyniyê bikim. Pirastî jî xelkî gelek gazin de di hemî civata da di hemî çeyxanan da di civatên pîremêra dan Emira jî da ev babete gelekit hate vecîn an ku gelek hate behezkirin û gelek jî xelkî rexne lê digir. Berî ez bêhime verê min peywendî berpirsê lijna malî da li parêzgeha Dihokê kir. Ewan gotî me wekî lijna malî da da ku bêhemvedanê bideyne malî dê dixwe me sê demjimêra rojê da ya kiriye bêhemvedana malî da an ku eger kare bi am nebît
سێ دەمژمێرە دا موالیدەی ژی نابیت و هەروسا گوتجی ئەگەر هەر دەمژمێرە سەرێک مەکارە بە موالیدا بەردایێ ئەم چین سعاتێکی بکەینە بێنڤەدان ئەنکو دێک خەڵک gelek vîrengî eşkare bê bêbeher bît da ku em pitir pê zanîna werbigirîn hewlatiyekit gel min da mamosta rêber eger tu keremke ya vêrê mamosta rewşakare bil dihokê pirengekê giştî çawa بله وەکو یا دیار کو ئەفەت van di rojê dumahîkê da rewşakare bê zêde nexweş bûye îdir çi hêcez jî bû kesê neman kes neşit bû hikûmetê pinî kes jî hemî tişt hatine ser berkê wekû hîn hemû dibînin roja berî dihî xirê saetekî hatî evrûke jî du saetaka hatiye jî an ne ev hatê jî her xelkî bû hinde ku destwet dilê ve careka dî ev kare be biçteve rewşakare bê zêde nexweş e ya şwê nexweştir ev ye ku hîç lahenekê peywendîdar evrûke nayê ser şaşeyekê kanalekî diyar ket bû vî xelkî rewşakare bê dikengî çê bît bû çi ev rewşe çê bû bû çi ev rewşe wisa mifacî peyda bû yani ya ji vê ya ji xirê nexweştir ev ye tinê em dibînîn wekî cenabê te berî vê gavê aşkera kirî ku nînerê lijna molî da tinê em daxuyaniyê twît bînîn و em biryarê twît bînîn ser kenala û mîdyaya ku ew tinê yê van biryara det û ew ê bijî dikare bê qet'ekên û ew ê bijî dikare bêdeyn û yani hîç lahenekî dîtirê yê peywendîdar ne rêveberê dayra kare bê ne wezîrê kare bê ne kesekê dîtirê hikûmetê cihetekê meعنî daxuyaniyekê nadet û ev xelke hemayê maya rawestiyayê û hîç ev xelke nizanîtin ka ev rewşe çilê tu hedekengî divekêşîn gelek spas mamosta belê zana هاوار تۆ یەک پرسیار بکەمەوەی بۆ من سەرنجە تۆ ئەو شوێنی لێی وەستاوی هەر ئینارەی نییە یان ئینارەی هەیە و کارەبایتیانە بۆ تاریکە باwer bike kare bilvêrê gelek yake me yekcar ew cihê eslê her çanda beramberî min xwaringehek jî hey belê pakareb gelekokê me ew hey jîya malîda ya amnîna xelkî neşit kare bo malîda ekcar înareka zor berdetê çunkî qateع xwe nagirin anku sirketên wa jî tê nexwarê بەڵێ gelek سوپاس بۆ تۆ هاوار لەگەڵمان بمێنە سەلاح سڵاو لە تۆ لە پارێزگای هەڵەبجە ڕەوشی کارەبا چۆنە هەروەکو دهۆک و ناوچەکانی ترە یان لەوێ شتێک باشترە زانە بەگشتی هەرمی کورسانی شوێنە لێ شوێنێ باشتر نیە هەڵەبجە لە ڕەنگە لە هەمویان خراپتر بێ منەمەوە بە دوو کۆمنتی هاوڵاتیان دەست پێ بکەم ئەمڕۆ لە ناو خەڵکدا بووین بۆ پرسی نەبوونی کارەبا لێدوانی هاوڵاتیان ماوەرگرت هاوڵاتیەک زۆر قسەی جوانی کردوتی ماڵت پڕ بێت لە ڕازیانە لەوە ناخۆشتر نییە ماڵت پڕ بێت لە ڕازیانە و بەس کێشە بمری ئێمە کارەبای خۆمانمان زۆر کەمە یا کارەبامان نییە هەمومان لە بێ کارەبایە دەناڵێنین بەڵام حکوومەتی هەرێمە ڕوا کارەباکەی خۆمان دەدات بە مووسڵ و کەرکووک ئەمە ئەوە ناگەینە کە ئێمە چاومان بڕی بێتەوە بڕە کارەبایە کە نابێ بیابووان بەڵکو دژی ئەوە نین بەڵام پێویستە ناوخۆی هەرێم جارە پڕ بکاتەوە پێداویستەکانی ئێمە پڕ بکاتەوە اینجا بڕابی فرۆشێت بۆیە ئەم جۆرە لە ئازار کە ئازاری هاوڵاتی دەدات هاوڵاتیان واز دەکەن جارێکی دیکە حکوومەت وێت بە شوازێک لە شێوازەکانی دیکە قەیرانێکی دیکەی بۆ دروست بکات قەیرانێکی دیکەی لەبیر بەرێتەوە هەندێک لە هاوڵاتیان بە شێوازێکی تەنزامێز لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و نووسیویان ڕەنگە حکوومەت لە مانگی 12 لەم مانگەوە کە ئەمڕۆ دەستی پێکردەوە دوو پێشنیار بخاتە بەردەم خەڵک یا موچە یا کارەبا یەکێکیانت پێ دەدەم ئەگەر کارەبات پێ بدەم چاوەڕێی موچە مەکە ئەگەر موچەت پێ بدەم چاوەڕێی کارەبا مەکە قەیران بە قەیران چارەسەر دەکات بۆیە بەگشتی خەڵک زۆر ناڕەحەت و نیگەرانە کە ساڵانە دەگەینە وەرزی سەرما و سۆڵە ئەمە دۆخی کارەبایە لە 24 ساعتی ڕابردوو کارەبا نەبووە و کارەبا مۆلیدەکان زۆر کار دەکەن وایە لیاتوە لە 12 نیوەڕەوە بۆ 12 شەو مۆلیدە کار دەکات مستەمەڕ ئەمەش لە ئەنجامە پارێکی زۆر دێتەوە سەر هاوڵاتی و هاوڵاتی ڕوبەڕووی فشارێکی دیکە ئابووری دەبێتەوە لەو لا موچە نییە وەری بگرێت لەم لاشەوە مۆلیدا هەموو سەری مانگێک بڕێکی زۆر پارەی بۆ دێتەوە ناتوانێت بە پێداویستەکانی دیکەش بگات لە 24 ساعتی ڕابردوو سەلاح چەند کارەبا بووە لە هەڵەبجە بە شوازێک بەرزوە چەند کارەبا لە 24 ساعتی ڕابردوو کارەبانێ بووە
کارەبا هەر نەبووە زانایت جۆرە کارەبایەک نەبووەوەی کەیە مۆلیدەیە ئەو کارەبایی کە سەد لەسەر شەقامەکانەیە ئێوارەی ئەمڕۆ درنگانێک گەڕاوەتەوە ئەوە کارەبا هەمیشەیەکەیە کە بۆ هەندێک شوێنی تایبەت هەیە یا بۆ ڕێگا سەرکیەکان هەیە کارەبا تاوەکو ئێستا نەدراوەتەوە بە هاوڵاتیان و هاوڵاتیانەوەی کە ناو ماڵەکانی ڕۆشنگرۆت و مۆلیدەکەیە ئەو مۆلیدانەش توانای کارکردنیان محدودە ناتوانێت لە 12 نیوەڕۆ تۆ بە ئیلزامی مۆلیدە کار پێ دەکەی بۆ 12 شەو گەرنەی کاتەوە سزا دەدرێت ئەگەر مۆلیدەکەی شکا دەبێت ڕاستەخۆ بەیانی مۆلیدەکەی بگۆڕێت یعنی حکوومەت لەگەڵەوەی کە بەگازی شاوکاریی مۆلدالیەکان ناکات لەو لاشەوە فشارێکی زیاتر دێنێتە سەری هەم فشار بۆ سەر خاون مەلدەکان دروستەکات لە لایەکی دیکەەوە فشار بۆ سەر هاوڵاتیان دروست بووە ئەم جۆرانە هاوڵاتی بەوەی دادەنێت کە حکوومەت قەیران لە دوای قەیران بۆی دروستەکات تا قەیرانەکانی دیکەی لە بیر بێتەوە بۆی هاوڵاتیان زۆر نیگەران لە ڕەوشی بەڕێوەبردننی کارەبا کە 32 ساڵە حکوومەتی هەرێم نەیتوانێت چارەسەری بکات. سوپاس سەلاح سوپاس بۆ تۆ وڵات لە برادۆستەوە لەگەڵمانە وڵات لای ئێوە کە یەکێک لە کێشەکانی تر ئەوە لەگەڵ کاکعالیش تاوتوێیەکەین سیستمێکێ بۆ ناوچە گوندنشینەکان ئەوانەی لە کاژمێر 5 یان 6 ئێوارە تا نزیک بەرە بەیان هەندێک زار کارەبایان پێدراوە ئێستا ئەوان بەشێک زۆر لە گوندنشینەکان مۆلیدەی ئەهلیشیان نییە ئێستا لە تاریکی دانیشتون بابزانین لە منتیقەی برادۆست و سیدەکان ڕەوشی کارەبا چۆنە کاک وڵات سلااوت لێبێ لە ئێوە ڕەوشی کارەبا چۆنە؟ بەڵێ سڵاو لە تۆ لە بینەرانی کورسات نیوز باش دیارە سەبارەت بە ڕەوشی کارەبا کە لە چەند ڕۆژێکە ڕۆی لە هەرێمی کوردستان کردووە سنووری برادۆستێکێکە لە ناوچێت دەتوانم بڵێم لە تەواوی کوردستان خراپترین شوێن کە سنووری برادۆستە لەبەر نەبوونی کارەبای نیشتیمانی لە 24 ساعتی ڕابردوو لە سنووری برادۆست تەنها 2 ساعت کارەبای نیشتیمانی بە تەواوی هاوڵاتیان و گوندنشینانی ئەو سنوورە دراوە. من ئەمەوەی ئاماژە بەوە بکەم کە سنووری برادۆست جگە لە سنتەری قەزای سیدەکان 147 گوندی ئاوەدانی هەیە ئەوەی هەیە تەنها لە سنتەری قەزای سیدەکان کارەبای ئەهلی هەیە نەکو ئەگەرنە تەواوی گوندەکانی سنووری برادۆست بێ کارەبای ئەهلین و تەنها پشت بە کارەبای نیشتیمانی دەبەستن لە چەند ڕۆژە ڕابردووش پێدانی کارەبای نیشتیمانی گۆڕانکاری بەسەردا هاتووە لەو ناوچەیە وای کردووە کە خەڵکەکە لە ئێستادا بەدەست نەبوون و گرفتی بێکارەبای نیشتیمانیەوە بناڵێنن. سنووری برادۆست یەکێکە لەو ناوچانەی کە لە ساڵی 2008 بۆ 2009 کارەبای نیشتیمانی بۆ ڕاکێشراوە لە 14 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا خەڵکی ئەو ناوچەیە بەدەست نەبوون و خراپی و پسڕانی کارەبای نیشتیمانیەوە دەناڵێنن. من ئەمەوێ ئاماژە بەوە بکەم ئێستا لە 147 گوندی سنووری برادۆست بەشێکی گوندەکانی ئەو ناوچەیە تاوەکو ئێستا نەسعاتی کارەبایان بۆ بەستراوە نەپێوەری زیرەکیش ماڵ گوند هەیە دوو ماڵ دراوسەی یەکترن ماڵێکیان سەعات و پێوەری زیرەکی بۆ بەستراوە و ماڵێکیان تاوەکو ئێستا ڕاستەوخۆ کارەبای لە ئەستونەکانی کارەبا بۆ دەچێت و تاوەکو ئێستا لێ پێچینەوە نەکراوە. من ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە من بە دوای ئەو پرسیارەدا گەڕاوم سەردانی بەرپرسانی ئەو ناوچەوەمان کرد و تاوەکو ئێستا وەڵامێکی ئەوتۆمان بەدەست نەکەوتووە و هەندێک شوێنی تایبەت هەن لە سنووری برادۆست لە بگۆڕەکانی کارەبا ڕاستەوخۆ خەتێکی تایبەتیان بۆ شوێنی مەزرعەکان ڕۆیشتووە و خەتێکی تریش بۆ ماڵەکانی ئەو ناوچەیە و بنمونە یەکێک لەو گوندانە بۆ دێنمەوە گوندی خۆراگەر لە چەند ڕۆژە ڕابردوو من سەردانی ئەو گوندەم کرد ئەو گوندە بە درێژایی نزیکەی 500 متر لە گوندی سەرگرد کارەبای نیشتیمانی بۆ چوە لە ڕێگەی لەو 500 مترە تەنها 5 بۆ 6 ستونی کارەبا دانراوە ئەو گوندە تا ئێستا تەنها دوو ماڵی لێماوە بەشێکی تر بەهۆی نەبوونی خزمەت گوزاری و بە تایبەتتر لە چەند ساعتێک پێش ئێستا قسەم لەگەڵ یەکێک لە خاوەن ماڵەکانی ئەو گوندە کرد ئاماژەی بەوە کرد کە ئەگەر ئەو هابڕۆ ئەوانیش بە ناچاری گوندەکانیان جێدەهێڵن لەبەر ئەوەی خراپ کارەبای نیشتیمانیان خراپە و وەکو پێویست وەکو شوێنەکانی تر ناتوانێن سوود لە کارەبای نیشتیمانی وەربگرن بەپێی سیستەمی هەندەسەیی بێت من پرسیارم لە چەند ڕۆژە ڕابردوو پرسیارم کردووە ئەوان ئاماژەیە کرد کە ستونەکانی کارەبا ئەبێت لە نێوان 20 بۆ 35 متر دابدرێن لە ئەوی کە هێلەکانی کارەبا پێ ڕابچێشتن بەڵام لەوێوە لە هەندێک شوێن هەیە نزیکەی 100 متر بۆ دوستونی کارەبا نێوانیان هەیە
ئەمە شوای دوات تێلەکانی کارەبا نزم ببنەوە. من سەردانی یەکێک لەو ماڵی ئەو گوندانم کرد، ئەوان ئاماژیان بەوە کرد و تەنها ئەو خاوەن ماڵە دوو مناڵی نابیستی هەبوو، مناڵی خاوەن پێداویستی تایبەتی هەبوون. ئەوان لە ترسی ئەو دوو مناڵەوە ڕۆژانە چاودێریان ئەکرد لەبەر ئەوەی هێلەکانی کارەبا بەنێو دارە سروشتەکان و ڕز و باغەکانیان داهاتوو. لە هەندێک شوێن هێلەکانی کارەبا لەو گوندا نزم ببوونەوە بۆ 2 متر بۆ 2 متر و نیو. یعنی لە کاتی ینی ئەوە هەر بێکارەبایی نیە، گواستنەوەشی کێشەی هەیە. بەڵێ وڵات بڵێ بەڵێ گواستنەوەی کە من ئەمەوەی ئاماژە بۆ زانیاریانم بدەم بۆ ئەوەی کە هاوڵاتیان و تەواوی بەرپرسانی هەرێمی کوردستان چارەسەرێکی گرفتی کارەبای نیشتیمانی لە سنووری برادۆز بکەن. ئەو گوندە لە ئێستادا لە کاتی بەفربارین و بارانبارین کاتێک هێلەکانی کارەبای نیشتیمان دەدرێت بە گوندەکان، ئەو هێڵانەی لە گوندی سەرگر بۆ گوندی خۆراگر دەچن بە نێو دارە سروشتەکاندا دێتە خوارێ. هاوڵاتیانی ئەو گوندە بەداری تەڕەوە هێلەکانی کارەبایان بەستیتەوە. لە کاتی هەر بارانبارین و بەفربارینەوە شۆرتی کارەبا دروست دەبێت. ئەو کە شۆرتە دروست دەبێت زیاتر لە 10 گوندی ئەو سنوورە، لە گوندی مجێسەر، شیوان، سەرگر، کەونەسیدەکان، هەزرێ، تاوکان، کەژەک، بەفەران و ئەوانە هەموویان وڵاتی کارەبایان بۆ دروست دەبێت. سپاس دەکەم، سپاس بۆ زانیاریەکانت. ئەمیر لە سلێمانی ڕەوشەکە لە چاستێکدایە، پێمان بڵێ بۆی لەگەڵ کاک عەلی گفتوگۆکەم بەردەوام بکەم. زۆر باشە زانە هەڵبەت پێشەوەی هەر شتێک بڵێم حەزەکەم تێکی خۆشتێکی خۆشگەڕمە کە تۆزە لەمە پێش لێرە ڕوویە لە کاتێکا کە من خەریکی ئامادەکردنی میوانێک بم بۆ ئەم ڕاستەوە خۆی یەکێک لەو گەنجانم دوان وتم لەسەر کارەبای بابەتەکەمانوتی ئەم وەزع بۆ من زۆر باشە، من دوکانی موبایلم هەیە لەو کاتی کە کارەبای لێ هاتووە ڕۆژانە لە چاو جارانە 180 فرۆشتنی پاوەڕبانکم زیای کردووە، وڵاتیانیان پاوەڕبانکە کڕن چکە کارەباکە بە جۆرێکە ڕۆشەکە بە نوعێکە بێکارەبایەکەوای لێ کردوون کە ناچارە بنبێن پاوەڕبانک بکڕن بۆی کە مۆبایلەکانیشان بێشەحن نەبێ. بەگشتی وەکو هاوپیشەکانی تریشم پێشتر باسییان لێوە کرد ڕۆژەکە لە سلێمانی شارڕادێک بۆ جۆرەوەیە کارەبای نیشتیمانی بە شێوەیەکی بەرچاو جیاواز لەوەی کە ئەو کێشانی لە پێشووتریشە دروست بوو و کێشانی لە ڕۆژی ڕابردووە دروست بوو. کارەبا بە شێوەیەکی گشتی کارەبای نیشتیمانی کەم بۆتەوە، ئەوەی کە هەیە زەختی گەورەی لەسەر خاوەن مۆلیدەکان لێرە هاوڵاتیان هەر لێستەوە ترسیان لەوە نێنیشتۆ ئەڵێن ئەم مانگیدا هاتووە کە بێتەوە کریم مۆلیدیان هەندە لەسەر زیاد بێت و بەم شێوەیەش لەوەی ئەسەم بێت لە سەریان کە بتوانن دابینی بکەن. جا من لێرە میوانێکم لەگەڵایە باسی لەوە کرد بۆ متی من لە 98ەوە من خۆپشاندانم کردو بۆ 2006 ببوورە من بۆ 98 گەشتم لە 2006 خۆپشاندانت کردو بۆ ئەم کێشەی کارەباوەمانە کەواتە باسی ئەوم بۆ بکە ئێستا بارودۆخی کارەبا چۆنە ئێوە وەکو هاوڵاتیان ڕازین لەم کارەبایی کە ئێستا بەم شێوەیە؟ بەڵێ لە ڕاستیە ئەمە خۆی بەرنامەیە کە لە ئێستا لە 2023 لەسەر کێشەی کارەبا بکرێ شەرمە بۆ دەسەڵاتێک عیبەیە بۆ دەسەڵاتێک کە ئەو کێشەی بۆ خەڵق خوڵقانەوە کێشەیە کە بوونی لە تەکنیکە لە بەرەمهێنانە بڕوان ناکەم هیچی هەبێت ئەی بۆچی ئەم کێشەیە دروست بووە چەندین ساڵە خەڵک پێوێ ناڵێنێت ئێمە بودجەی تاوامە لە بەردەسانێ پێداویستە تاوامە لە بەردەسانێ بۆی لەو خواستەی کە هاوڵاتیان ئێستا هەیەە پڕیکەینەوە تۆشەڵی وانە ئەمە چۆنە؟ حکومت لە ساڵی 1999 ئەگە ببیرتان بێ ساڵێک باران نەباری ئەمەی کردە بیان و تەمانەوە کاتە ئیدارەی سلێمانی هەبوو ئیدارەی هەولێر هەبوو دوو ئیدارە بەڕەسمی دوو ئیدارە بوو ئەو کاتە ئەو کێشەیان دروست کرد بۆ خەڵکی کوردستان هەتا ئێستاش بەردەوامی هەیە بەڵام دیارە فشارە مەدەنیەکانی خەڵک فشارە مەدەنیەکانی دڵسۆزانی کۆمەلگاکە هەموو جارێ فشاری کردووەتە سەریان بە تایبەتی هاواری خەڵک لە ساڵی 2011 پێش ڕێرداوەکانی حەڤەی شوبات زۆر بەباشی خێرا چارەسەرەکرێت کەواتە ئەم کێشەیە دروستکراوە بوونی نییە لە ڕووی تەکنیک و بەرەمهێنانی کارەباوە من یەک داواکاریەکی زۆر دڵسۆزانم هەیە بۆ ئیداری سلێمانی چکە ئێستا بەڕاستی خۆپێشاندانێک هەیە خەڵک تووڕێیە خۆپێشان ئەوەی کە خۆپێشاندانەکە سازەکەن دڵنیابن کە کەس کۆنتترۆلی ئەو خۆپێشاندانی پێ ناکرێت بۆ کارەبا وەکو شتێک وایە تۆ دەست بنیتە بینەقاقای خەڵک یعنی تۆوات لێ خەڵک کردووە کارەبات نەیەمێ ئەمە لە هیچ وڵاتێکی دنیا نییە ئێستا کارەبا پێداویستیەکە وەکو نان و ئاو تۆ لە خەڵکی بگریتەوە فەرمو خەڵک چیەکە حکومەت کە و قسەیەکە ئاڵە من بودجەی پێویستم نییە بۆ بەرهەمهێنانی کارەبا هەر ئێستا ئێمە معلوماتمانەیە خەڵک معلوماتیە حکومەت خۆیەڵێت
کارەبا ئەفرۆشین بە شارەکانی تری عێراق ئەی کە زەحمە نەبێ تۆ ئەمە نەبوو نییە ئەم دوو شار آخر بەڕاستی هەولێر و سلێمانی و کرد دۆک سێ شار عفو بە تایبەتی ئەمە جەخ دەکەینە سەر سلێمانی چکە هەموو بەرەم هێناری وزەی کارەبا تەولیدەکەی لێرەیە تۆ ئیداری سلێمانیەی بڕێت یعنی خەڵکەوە نازانێت تۆ بخێتە پاڵ پارتی بیخاتە پاڵ یەکێتی و یەکێتی بیخاتە پاڵ وەزیری کارەباکە یەکگرتوو و فەقیرە هەرڕای کرد تیکاکە مادام منە مۆخوا حافیز ئەمە خەڵک ئەم لعبە سیاسیە نازانێت تۆ ئەمە ئەخلاقی سیاسی نییە لەبەرەوەی وەزیرەکە ئەوە لەبەرەوەی کابینەیەکی هاوبەشت هەیە کارەبای خەڵک ببڕی لەبەرەوەی بیکەیتە کێشە بۆ حیزبەکانی بەرامبرە من بە کورتی و بە کوردی پێت بڵێم کارەبا بۆتە کێشەیەک ینی ئەم دوو سێ ڕۆژە ناخۆش بوو ینی بەرجدی خەڵک زۆر پەستە زۆر تۆڕەیە یعنی تەحملیەوە ناکە بەرەم هێنانی کارەبا حکوومەتێکەوەی پێ نەکرێت وەڵای بەڕاستی نازانم حکوومەتی چییە یعنی شتێک پێداویستێکی زۆر بەسیت زۆر ئاسایی زۆر سادە حکوومەتێک کە ئەوەی پێ نەکرێت ینی بەڕاستی پێ ئەبێ خۆی پێشەرم بێ خۆی بڵێ حکوومەت من هەموو لایەنەکانی پێکەنەری حکوومەت دەڵێم یەکدانە نییەواکات بەڵام ئەوەی کە لێرەیە دەست عفوم کە بە تۆ قسەکە تاوکەیت بە کورتی یەکشە دەڵێم ئەوەی لێرەیە ئیداری سلێمانی بیەوێت کارەبا چارەسەرکە زۆر ئاسانە وتکان لێ یەکەم دڵسۆزانە بە هەمومان بین بە دەمی ئەو بانگەوازەی خەڵک نێتە سەرجادە چکە بێتە سەرجادە بەڕاستی وەسعەکە لەوانەیە تەحملیەوە نەکات زۆر ئاسایی چارەسەرەکرێت هیوادارم هەر ئەمڕۆ هەر ئێستا ئەوانەی کە بەرپرسن لەو دۆسێ حکوومەتیان لە بەردەستێتەوان زۆر بە ئاسانی چارەسەریکەن دڵسۆزانە هیچی تر قەیران بۆ خەڵک دروست نەکەن دەستخۆشی بۆ ئێوەش زانە بەگشتی ئەمە ڕای هەوڵاتیان بوو لەسەر بارودۆخی کارەباش لە شاری سلێمانی بەڵێ سپاس ئەمیر بۆ تۆ سپاس بۆ ئەمیر لە سلێمانی سەلاح لە هەڵەبجە هاوار لە دهۆک وڵات لە برادۆست کاگالی ئەوە ڕەوشی خەڵک بوو ئەڵپەت جەنابەت ئەوە لا معلومە چارەنووسی ئەو بابەتیان چارەسەری ئەو بابەتە بەچی ئەکرێ کاک علی کاک زانە منەمەوە سەرنجی بۆ بابەتێکی گرنگ ڕاکێشم بفەرموو ئێستا ئێمە وێزگەکانی بەرەمهێنانی کارەبا توانای بەرەمهێنانی نزیکەی 6,000 مێگاوات کارەبایان هەیە وەکو توانای بەرەمهێنان واتەیە توانن 24 ساعتە کارەبا بە زیادەوە دابینکەن بەڵام بە بیانووی نەبوونی سوتەمەنی و نەبوونی غاز نزیکەی نیوەی وێزگەکانی کارەبایی شتاکە باشە ئەی باشە 3 ساڵ پێش ئێستا تۆوت غاز هەناردەی تورکیاکەم ئەو کاتەوە نەبوو ئێمەمان کاکێت هەم لێ دوانانە مەدەن باش نییە غەڵەتە تۆ بیری لەوە نەیەکردەوە وێزگەکانی بەرەمێنانی کارەبا سەرچاوی غازی بۆ دابینکەی پەلەتەوە بوو کەی غازەنێریتە دەرەوە چۆنێ نێریتە دەرەوە چەند دەسەکەوێتە ئەم لێ دوانە غەڵەتانە ئەم تێڕوانینە هەڵانە ئەمە نەتیجەکەیەتی پاشان ئەو کارەبای فرۆشێتە هاوڵاتیان کە پارەکەی وەرەگیرێ پارەکەی با لە کارەبا سرفکرێتەوە یعنی داهاتی کارەبا ناکرێ بکرێتە داهاتی کۆتایی پارە لە خەدەبات ناکرێت چاوەڕێ ئەوە بی لە خەدەبات داهاتی وڵات زیادکەی ئەم جۆرە لە خەدەباتی کارەبا بێ بۆ خەدەبات سرف بکرێتەوە بەداخەوە من پێم وایە بەرپرسان هەستیان بەمە نەکردووە هەست بەم ئازارە ناکەن لەبەرەوەی نەیان دیوە هەر بەڕاستی لەبەرەوەی نەیان دیوە ئەڵێ خەڵک کارەبای نیە خەڵک موچێنی ئەڵە دەباشە کەواتە 3 کەناڵی تری ئاسمانی بەڕێوەیە داینین ئەرە کاکەمە کێشی کەناڵی ئاسمانیمانەیە کێشەی ئەوەمان هەیە نازانین لە کووە خەبەر وەرگین کێشەی ئەوەمان هەیە زانیاریمیان پێناگا نرخی ڕۆژنامە نووسێ لەم دەستگاوە بۆ ئەو دەستگا ماگانە بە پارەی میلت بگا بە دەفتەرێ دۆلار باشە ئەمانە ینی تێناگەن لە ئازارەکە تێناگەن ینی بەڕێی من حەلەوەیە ینی مەسەن سەرۆکی حکومەت و جێگرەکەی 4 ساعات شەو هیچ کارەبایەکیان نەبێ هەر نیان بێ نا بۆی تێبگەم زان خەڵکێکێک ئاواژی علی ئەو 6,000 مێگاواتە پێویستەکە چەندە ئەگەر هەبێت پێویستەکە ژەرەگاتەوە ئاستا پێویستەکە کەمترە بەڵام خۆ دەزانی ئەگەر 24 ساعتە کارەبا بدەی خواستی خەڵک زۆر دابەزێت چکە خەڵکێک کە ئێستا 4 ساعت کارەبای بۆ دێ لەو 4 ساعتە خواستەکەی زۆرە پەلێتی کوڕی بۆیلەر بکاتەوە پەلێتی جل ئوتوکای دەسەکە بە تەقەیانی ئیتر چی هەبێت ئینیەکە بەڵام ئەگەر بەردەوام کارەبای هەبوو ئۆتۆماتیکی خواستەکە دابەزێ بەڵام بەڕاستی ئەمە کارێکی زۆر خراپە ئەوەی تێبینیت کردووە مەسەلەی پێوەری زیرەک و پریپەید و ئەوانە هیچ سوودی هەبووە سوودێکی تۆ هەبوو کاک علی پریپەید ئەوەیە کە پێشتر خەڵک کارەبادا پریپەید زیاتر
لە هەولێر نزیکەی 20,000 و بەشی هەیە لە سلێمانی نزیکەی 3,000 و بەشی یەکەمتر لە دهۆک 10,000 و شتێ هەیە ئەڤڕۆستی و یەکێک طبعاەوەی دۆک 24 ساعتە کارەبایانێ و نرخەکەش وەکو هاوڵاتیانە ینی هەر 18 دینار و تەساعودیە بەڵام ئەوەی هەولێر 175 دینارە کە زۆر گرانە ینی ئەوەی هەولێر کاشی بێ ناتوانێت بەکاری بێنن چونکە زۆر گرانەکەوێت لەسەری ینی حەلەوەیە جارجا بڕاستەی چەند گڵۆ پێ بکات و ئەوانە بۆیە ئەم دۆخە پێویستی بە استراتیژە پێویستی بە ڕوئایە پێویستی بە بەردامەیە ینی حکوومەت ئەو پارەی کۆیە کاتەوە بابی خاتەوە بەرەبێنانی کارەبا بیداتەوە وێزگەکانی بەرەبێنانی کارەبا بیکاتەوە تۆڕەکانی بەرەب ناکرێ بیکەیتەوە داهاتی کۆتایی وەکو گومرگ سەیریکەی آخر حکومەت سێ کارەبا ناداتە خەڵک پارە شەکەشە ئەمە شتیوان نییە شتیوان منطقیتیان نییە بە دڵنیایی پێوەری زیرەکەکە ئەوەی هەموو ماڵێکە گەر دوانزان پێروتیان مەرجە و ئیجباری و بۆ خۆیان بەست و پێوەەر بۆ تهدیدە کە تۆ کارەبانە بوو پێوەریشی چی عنی وەکوای پێوەری ئاو هەبێ ئەگەر ئاوی پیانە ڕۆی پێوەەر بۆتیان کارەبە خەڵک زۆر سەرفیەکە دەرەقەت ناین ئێستا خۆ خەڵک مەسەلەن تۆ پێوەەر 12 پێرە دووشت بەیەکەوە دابگرسێنی ئەگوژێتەوە ینی مەسەر خۆشیان کرد فیزەکە تۆ 12 ئەمپێر 5 ئەمپێرە هەندێک 20 ئەمپێرە کەمترە تهدید یەکەی ئەمە بەڵام ئەمەش دیارە چارەسەری خواستی خەڵکی نەکردووە ینی چارەسەر چێ کاک عەلی زۆر کەمە کاکزانە زۆر کەمە من ینی ڕقەمت پێڵێم بەڵێ ئێستا حالیان خواست نزیکەی 6,000 وتمان ئێستا بەرەمهێنان کە دابەشکرێ بە هەموو شارەکانی کوردستانە 1830 چارەسەری یەکەم ئەوەیە بەرەمهێنان زیاد کرێ چارەسەری دووەم ئەوەیە کە ئەو داهاتەی لە کارەبا دەسەکەوێن بکرێتە داهاتی کۆتایی لە بری ئەوەی بفرێشێتە مووسڵ و کەرکووک کە من دژیەوە نیم کارەبا بدرێتە کەرکووک ینی بەڕاستی چکە کەرکووک و ژۆک و کوردستانە بووە بەڵام خۆ بێ فۆرمێ لە عەدالەتی تیابێ فۆرمێ لە ڕەچاوکردنی تیابێ فۆرمێ لە دادپەروەری تیابێ حکوومەت یەرێم خۆیان پارە دابین کە ینی داهاتی کارەبا سەرفکاتەوە ئەو خەبەرێکی تریش هات ئەڵێ ئێستا وەزیری دارایی عێراق دەسەڵاتەکانی لە مەسعود حەیدەر وەرگرتەوە بریکاری وەزیری وەرگرتەوە ئەمە لەبەر چییە نووسراوەکەم بینی بەڵێ مەترسی ئەمە چیە لەوە ئەمەوێ هەنگاوێک بنین چکە هاوڵاتیان لە ڕاکیانیان باسی موچەشیان کرد تۆ موچە نادەی کارەبا نادەی یاو نادەی ئەمە لە چیەوە و بریکارە دەسڵاتێکی وای نەبووە دەسڵاتەکانی ڕەنگە ڕۆتینات بوو بێت لە چوارچێوەی شعونی وەزارەت وانە ئەوەشی لێوەرگیراوەتەوە چی بکە کابراوتی خوا خراپەی خراپتر نەدا خراپتریش هەیە باشە کاک عەلی ئەوە ئێستا دەنگ و باس گەرمە کە وتیان کۆتایی ئەم هەفتەیە 600 ملیارەکە هەندێک لە بڕەکانی دێت ئێستا و کۆتای هەفتەکە ڕۆیی ئینشاڵڵا دوو سپەی دەستەکەینەوە بە سەرەتای هەفتە بەپێی زانیاریەکان ئەو 600 ملیارە ئەگات وەجگەلەوە بازارە پرسیاری ئەوە بکەم زانیار لەو بارەیە گەر هەبێت بەڕێز کاک عەلی بەڵێ طبعا ئەوەی من زانیومە وەجبەی یەکەمەگات ینی ئەم 600 قەراری لێ دراوە دێ بەڵام کێشەکە ئەوێ زین چۆنە کاکزانە حکوومەتی ڕێم ڕاست لەگەڵ خەڵکاناکە کاکە عێراق کەسی 600 ملیاری نرد یا قەراری لێدایەکەم جار بۆ مانگی 11 بۆ مانگی 10 بۆ مانگی 9 بوو باشە ئەمان موچێ 7 و 8 و ئەوە نۆشی پێدا بەشەکەن کەواتە عێراق ئەگەر بیدێرێ ئەم ساڵ 1 ترە نێرێ سێتر نانێرێت بە ئەم ڕاستی بۆ بە خەڵک ناڵێن ئەوە ئەرکی حکوومەت یاریێمی کوردستانە خۆی بچێتە ژێرباری ئەمە پاشان هەندێک پرسیار هەیە پێیان ناخۆشە ینی من لە جەنابتە پرسم کەس هەیە نکۆڵی بکالەوەی ئێستا نەوت بەرهەمیە لە کوردستانە کەس هەیە کەس هەیە نکۆڵی لەوە بکە ئەم نەوتێکی ئێستا بەرهەمیەت ئەفرۆشێت چ لە ناوخۆ بێت چ بە پاڵاوگەکان خۆ نەوتیش بە پارەیە فرۆشێ معقولە پارەکەی کوا دەی کوا 100 چەند ملیۆن دۆلارە کوا ئامادە نین هیچ ڕوونکردنەوەیەک لە بارەوەبان ئەخوا بێ پرسیە داهاتی ناخۆش بەپێی راپۆرتی خۆیان کە بۆ عێراقیان نادێت 347 ملیارە
جگە لەمەش ئەی باشە ئەم بەرپرسانە ئامادەنین دەستکەن بە گیرفانیە 30 ساڵە پارەیە وڵاتەیە بن خۆ مەکتب سیاسی یەکێتی هەبوو وتێتی مەکتب سیاسیمانە 100 ملیۆن دلاری هەیە 100 ملیۆن باش خۆ لە سەروێ شەوە خەڵکی ترێ زیاتری هەیە تەوانەوانەی پارتی زیاتریش بە هەمان شێوە ئەی باشە ینی ئەمانە ئەم وڵاتیان بەس بۆ ئەوەیە زەوێ نایابەکانی هەولێر و سلێمانی بەرن ئەم وڵاتیان بۆ ئەوەیە داهاتی خاڵە سنووریەکان بن و باشکیان نووسینگەی قاچاقی دانێن ئەم وڵاتیان بۆ ئەوەیە هەرچی قۆرخکاری نەوتە بۆ باشە من پرسیارەکەم نیان و شیرینی نەوتان وەرگرتووە 6 میلیارد دلارە ئێستاشی لەگەڵا بێ کەس نەیزانی چی لێهات چووە بانکی کوردستانەوە چی لێهات چی لێهات ئەمە کاعلی ئەو پێت وایە کە عراق چلاوە ئێسش کاکزانە ئێسش کێشەی پارە نییە لە وڵاتە من پێم وە کاکە کێشەی پارە هەیە چۆن سێ کەناڵی ئاسمانی تر بەڕێوەیە ئێخۆ کەناڵی ئاسمانی بە ئاویش ناکە ئەوان نییە کەس نەزانێتەوە زانیت باشە ئەم هەموو ڕۆژنامە نووسکڕین و ڕۆژنامە نووس فرۆشتە بە چی ئەم هەموو ستۆدیۆ و ئامێر و ئامرازە باشانە بە چی ئەم هەموو بارەگا بێڕۆحە بە چی ئەم هەموو سایت و پەیج و شەڕە جنێ و شتە بە چی بە چی بە پارەی ئەم میلەتە بەڵام کە ئەڵێ بۆ موچەی خەڵک نادەی ئەڵێ وڵا پارە نییە کاکە من باوەڕم نییە پارە نەبێ ئەی پارە نییە تۆ چۆن ویژدانی قبوڵەکە 50 سیارەوە بەدواوە بێ چۆن ویژدانت قبوڵەکە چۆن ویژدانت قبوڵەکە مناڵەکان خاوەنی 100 میلیۆن دلار بن بۆ من نازانم لە دوبەی چیان هەیە لە ئەوروپا چیان هەیە لە ئەمریکا چیان هەیە چۆن پارەیان لە سوئیسا خستووە خۆ خەڵکە زانێ کاکە خەڵکە مویە زانێ ئەی باشە من لە جەناب دەپرسم بەڵێ لە دنیا شتێکەیە پێوتێ دەست لە کار کێشانەوە وانە سەدان چیرۆکەیە تۆ لە بێکارەباییە دەست لە کار نەکێشیتەوە لە بێموچەیە دەست لە کار نەکێشیتەوە واتەی حکومڕانیەکە تەواو بوو بێت دەست لە کار نەکێشیتەوە نیوەی خاکی لە دەست و بێت ئەرەکەی دەست لە کارە کێشیتەوە هیچ باش ئەمان دەستەکان ناکێشنەوە چکە بۆ بەرپرسیارەتی ئەم پۆستانیان وەرنەگرتووە بۆ خەریکی ئەوەن چۆن دەوڵەبەن بن چۆن زیاتر کۆکەنەوە کە من دڵنیام ئەو زیاترە لە ئەخیرا زۆر بە خراپی سەریان باش کاک علی ئەوەی کە خەڵک بۆ خۆی ئەکیدم ئاگای لە معاناتەکانی خۆیەتی بەڵام مەسەلەن بەڵام بێتخوا بڕیم کەمێک گەرم بڕیم ئەچمەوە سەر ئەوەی بەخا ئەوەی بەخا لەبەردا کاکزانە یعنی کابراوتی تێکەڵ و پێکەڵمان کرد نانا لەوەوە چێ فەرعێک واقعەوە بابینەوە سەر ئەوە خەڵک چاوی لەوەیە ئێستا گەر مانجینۆ بێت مانجینۆ بێت ئەمە لە باشتری ئەگەر بێت بە قوربان لە باشترین حاڵتە 600 ملیاری تریە لە مانگی 12 مانگیەک ئەبێ بەڵێ مانگیەک بۆ ئەوەی لە 2024 خەڵک تووشی مشکلێنێ ئەمە بە قسە نابێ ینی بڵێ وڵی خەتای بەغە کاکە خەڵک معاشێوێ جەناب و وەزیری دارایی جێگری سەرۆکی حکومەت لە ئێوەیەوێ دوو ڕێگا هەیە لە هەمواری قانونی بودجەی 2024 جێ ئەمە بکرێتەوە بە ڕادەستکردنی کۆی نەوت و ئەوانە وە چارەسەری مشکلەی شەریکاتی نەوت بکرێ وە یاسای نەوت و غاز لە عێراقا دەرچوێنجێ تاوەکو یاسای نەوت و غاز دەردن ئەمە گرفتە چکە ئێستا هەریەم داوای 24 دۆلارەکە بۆ بەرەمێنان یەک بەرمی نەوت بدرێ بە شەریکات حکوومەتی عێراق داوای 6 دۆلارەکە فەرقەکە زۆرە ئەمە ئەبێت لە چوارچێوەی نەوت و غازا سیاقەیەکی قانونی بۆ بدۆزرێتەوە تاوەکو دۆسیەی نەوت چارەسەر نەکرێ چارەسەربوونی گرفتی موچە زۆر قورسە و ئەمیش بەچی چارەسەرەکێ بە قانونی نەوت و غاز و ئەگەر چارەسەری نەکەن من پێم وایە عێراق فشاری دیکە بەکارێنێ ینی بیر لەوەیە کاتەوە من یەکشت ئەرزی جەناب دەکەم کۆمپانیای نەوتی باکوور سکاڵایەکیان هەیە لە دەرگا تایبەتمەندیەکانی عێراق باشە سکاڵاکە کێڵگەی غازی قادرکەرەم کێڵگەی نەوتی خورمەڵە هی کۆمپانیای نەوتی باکوور باشە ئەم سکاڵیان لە دادگا یەکلایی کردووە هەرێمی کوردستان بەبێ ئەو دوو کێڵگە نە ئەم 4 ساعاتە کارەبا ئەمێنێ نە نەوت ئەمێنێ نە غاز ئەمێنێ و کاتە عێراق لەگەڵیش تا قسە ناکە بۆ کەیفی خۆتە چیەکەی بیکە باشە چیەکەن حەل ئەوەیە پێش ئەو بابەتانە ئەم دۆسیە سیاسی ژیر ئەوەیە کە بە ماوکێشە کارەکە زۆرترین قازاج کەمترین زیان یعنی یاسەد یا سفر نییە لە سیاسەتە ئەوەی گرنگە کە نێڵی میلەتەکە تووشی نەهامەتی ببێت کاک علی ئەتوانرێت دوای ئەو بابەتە مەسەلەن مەسەلەی تەطبیقی یاسای بودجە ئێستا تەختیەک تقریبەن ئەڵێن ئێمە هەموو شتەکانمان پابند بووین بە بەغداوە من چەند پرسیاریشم کردووە لە
بەرپرسە باڵاکان ئەڵێ بەڵێ ئێمە پابند بووین بەڵام ئەو بەغدا ناینێرێ یان عەرقە لە دروستەکە ئەمە هەیە بەڕاستی بەڵێ هەرێمی کوردستان لێ ئێمە ئامادەین کۆی نەوتەکە ڕادەستکەین بەڵام بەو مەرجەی ئەوە پارەمانەوەی بۆ شەریکاتی نەوت یەگەی عێراق شەڵێڵێ منیش عەقدی نەوتم هەیە منیش نەوت بەرهەمێنمەوە من ئەو بڕەپارەت نادەمێ ئەمانی شەڵێن ئەگەر ئێوە ئەو بڕەپارەمان نەدەنێ ئێمەش هەموو نەوتەکەتان نادەینێ ئەوانی شەڵێن ئەگەر ئێوە هەموو نەوتەکەمان نەدەنێ ئێمەش ئەو بەشە بودجەتان نادەینێ تێگەشتی گرێکە لەکوایە بەڵێ 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 کەواتە ئەبێ ئەو گرێ بکرێتەوە پاشان ئەبوایە پێش ڕاگررتنی نەوت پێش ڕاگررتنی نەوت من دڵنیام ئیتفاق بکرایە لەگەڵ عێراقا شتێکی ترە بوو چکە تۆ لە هزار کارتە بە قوتەکەت بەدەسە بەڵام کە نەوتەکە ڕاگیرە تۆ بە ناچاری ڕۆشتیتەوە بەغداڵێمە هیچ حەلێکی تری نییە تەنیا یەک دەرگای هەیە ئەویش منم بۆیە ئەوێت زۆرترین تەنەزولت پێ بکات و ئەمە واقعیانی بەڵێ بەگشتی کاک علی ڕەنگە وەکو کۆتا پرسیاریش بێت پێت وایە ئەو چارەسەری ئەو بابەتە بەچیەکرێ یان دەستی سیاسی لە پشتە تا خەڵکی کوردستان بچێتە پاڵپشتی سیاسەکان بڵێت مافی خەڵکی کوردستان بدەن یاخود بەڕاستی دەستی سیاسی نیە و ئەمە بابەتێکی ڕقەمی و داواکردنی موچە و کارە خواست و ئەوە لەوە تێپەڕیوە کە بڵێن دەستی سیاسیە باڵام واقعەکەی خۆ لە عێراق و لە هەرێمی کوردستان یەکێتی و پارتی و عێراق هەمووی سیاسەتەکە هەمووی سیاسەتەکە بەڵام لەم سیاسەتە ئەوەیە کێ بەرژەوەندی گەشتی ڕەچاوەکە و چی پێشکەش بە خەڵکی کوردستانەکەین من وایە بینم بژاردەی ژیرانە ئەوەیە هەر لەیسەوە لە خەڵکی ئەکادیمی لە خەڵکی شارەزا ئامادەکاریەکی باش بکرێ بۆ هەمواری قانونی بودجەی 24 و ئامادەکاریەکی باش بکرێ بۆ دەرچوانی نەوتوغاز یاسای نەوتوغاز واقعەکەیە کاک زانە چیتر هەرێمی کوردستان ناتوانێت خۆی ڕاستە و خۆ نەوت فرۆشێگەڵ لە چوارچەوەی عێراقانە بێ جاکە سۆمۆ نەوتەکەی فرۆشت و نەوتەکە بەدەست ئەوە بوو گرێبەستەکان هەریەم پێیا بچێتەوە عێراق پێیا بچێتەوە چی لە مۆزوعەکەیە گۆڕێ فەرموو هەموو گرێبەستەکان بخەنە بەردەستی عێراق بڵێن خۆ چۆن ڕێکەوی لەگەڵ کۆمپانیان ڕێکەوە چۆن پێیاچیتەوە ڕێکەوە چۆن نەفتە فرۆشی ڕێکەوە بە مەرجێک هەرێمی کوردستان ببێ بە بەشێک لە سندوقی داهاتی عێراق و ببێ بە بەشێک لە خزمەت گوزاری تەنانەت لە تۆڕی کارە باش ئێستا جاران نا کارەبای عێراق باشتر بوو هەرێم باشتر بوو لە جنوب ئێستا ئەوان باشتە هەر تۆڕی کارە باش تێکەڵکەینەوە ئێمە قازانجەکەین هەر کۆی کەرە و دابشکە زیاترت بەرەکە بەم فۆرمەی ئێستا من پێتەڵێم هاوارمانەکرد کاکە ئەوە مەڵێن غاز هەناردەیەکەم یعنی ئێمە ئەزانین قووە قانونیەکانی عێراق قووە دەوڵەتە دەوڵەت تۆ بە بەرچاوی عێراقەوە کە غازی نییە و غاز لە دەرەوە دێ ئەڵێ حسێب بۆ تۆ ناکەم غازە بەمە تورکیا و ئەوروپا ئەوە کاردانەوەکەیەتی کە ئەیبینیت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز علی حەمە ساڵح ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان سەرۆکی لیژنەی وزە لە خولی پێنجەم کە بەڕێزیان لەولێرە و لەگەڵ مام بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی ڕاهەنمان پێشکەش کردن ئێوە ژەمانەتی خوای گەورە بن